ماڵێ خۆشویستان گفتوگۆی بابەتێکمانە کرد لەگەڵ میوانەکەمانە کە ئاستا بێتە تەوەرێکی تری بەرنامەکەمان لەناو بەرنامەی ڕۆژێکی نوێ بەڕاستی بە سوپاس ئەم بەرنامەی لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا توێژەرانی کۆمەڵایەتی ڕۆڵێکی زۆر گرنگ و کاریگەریان بینیوە لە نێو ئەم بەرنامەیەدا سوپاس بۆ یەکە بە یەکەی ئەوانی کە لە نێو بەرنامەکەیە توانیوانە بێنە ئێرە خزمەتێ بکەن بە بینەرەکانمان چونکە بەڕاستی گرنگە لە هەموو دنیادا لە نێو خێزاندا بۆ نمونە ئەڵێن توێژەری کۆمەڵاتی فڵانە خێزان دیاریەکرێت واتە هەر خێزانێک ئەزانێ توێژەرە کۆمەڵاتێکی کامێ هەر کێشە و گرفتێکە بێت ئەچن لەگەڵ توێژەرەکانە باسێکە نێمە زۆر جار و تومانە بە کێشە کۆمەڵاتیەکان کەسی سێم نەکەوێتە بینەوە بەڵام توێژەری کۆمەڵاتی کە لە ڕووی ئەکادیمیەوە چارەسەرەکانی پێەیە ئەوە ئەزانێت چۆن ئاڕاستت بکە بۆی ژیان بباشی جێبەجێ بکەی ئەمە وەکو شتێکی نامەحرەم وایە بۆ خێزان ینی لە دنیادا پێویستە کات ئێمە بگەڕینەوە بۆ ئەوان بۆ ئەوی زانیاریمان پێ بدەن بتوانین چۆن ژیان بکەین ئێستا باسێک لەواکەن ڕۆڵی توێژەرانی کۆمەڵاتی لە کلیلی چارەسەر نێو کێشەکانی کۆمەلگادا و ئەمڕۆ ڕۆژی جیانی ئەوانیشە بەڕاستی لێرە پیرۆزباییان لەکەین تەنانەت لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو خێزاندا چۆنن کاک جەزاوالی سەرۆکی کۆمەڵی کۆمەڵناسان و دەرووناسانی کوردستان لامان میوانە بە خۆشحاڵی وەڵامی پرسیارەکانمانە دەدا کاک جەزاوە خێر بێ زۆر بەخێر کاک سەرچاوان ئەم ڕۆژەش لە جەنابتان و لە هەموو توێژەرە کۆمەڵایەتەکان پیرۆزەکەین لە بەڕێستان و لە سەرجەم توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی و ڕێنماییکارانی پەروەردەیی پیرۆز بێت جابا شتێک بڵێن ڕاستیەک بڵێن کاک جەزا بە سوپاسەوە بۆی هاوکارێکی زۆر زۆر باشی ئەم بەرنامەی و دەیان بەرنامەی خۆکو سەرۆکی کۆمەڵەکە بەڕاستی قەت دەسین ناو بە ڕوومانەوە داوای توێژەرمان کردبێنە هەر بابەتێک هاوکاری کوردستان ڕۆڵی بنیادنەر و ئاراستەکردن و ڕۆڵێکی ئیجابی ئەجێرە لە کۆمەلگا ڕاستی ئێمە پشتیوانیکردنی کورساتمان بە یەکێک لە ئەرکەکانمان زۆر سپاس بەنای کورساتیشە کاک جەزا زۆر جارێ ماڵین ڕۆژێک بەسە مڵێن بەس نییە بۆ ئەوەی کە یادێ بکەینەوە یان حەق بین بە بابەتێک ئەم ڕۆژە لە چیەوە بۆچی ئەم ڕۆژە بە دیاریکراوی دیاری کراوە و دروشمێکەیە بۆ ئەم ساڵ بەڵێ لە ڕاستیە ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی بۆ لە بەردەوامبوونی ژیانە بۆ بەردەوامبوونی ژیان دوو پای سەرەکیمان پێویستە کە بریتە لە گونجان و هیوا هەموو مرۆڤێک بۆ ئەوەی بتوانێت بژی و بۆ ئەوەی بتوانێت ڕۆڵێکی ئیجابی لە کۆمەلگەدا هەبێ و بۆ ئەوەی بتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە پێویستی بە دوو شتە یەکەم گونجان دووهەم هیوا ڕاست گونجان لەگەڵ خۆی گونجان لەگەڵ دەوروبەرەکەی گونجان لەگەڵ کۆمەلگا کولتور مرۆڤ بەبێ گونجان ژیانێکی ئاسایی نابێت بۆیە سەرەکیترین ئەرکی توێژەری کۆمەڵایەتی ئەوەیە کە هاوکاری ئەو خەڵکە بکات کە ئیشیان لەگەڵا ئەکات بۆ ئەوەی بتوانن لەگەڵ خۆیانە بگونجێن و لەگەڵ دەوروبەرەکانیانە بگونجێت لەگەڵ کۆمەلگایە بگونجێت بێگومان زۆرن ئەو مرۆڤانەی کە جیرۆدەی ئەوەن کە ناتوانن لەگەڵ تەنانە لەگەڵ خۆیانە بگونجێن ڕاست هەیە توانای گونجانگە خۆی نییە خۆی بەدڵ نییە تواناکانی بەدڵ نییە جوانیەکەی بەدڵ نییە باڵایی بەدڵ نییە ڕاست دەموچاوی بەدڵ نییە ئیتر هەتا ئەخیر بە هەموو شێوازێک ناڕازیە باڵێ یەکێک لە ئەرکەکانی توێژەری کۆمەڵایەتی ئەوەیە کە هاوکاری ئەو خەڵکە بکە کاری لەگەڵاکە بووی بتوانێت لەگەڵ خۆی بگونجێ دوای ئەوە کە لەگەڵ خۆی گونجا یارمەتی دەری ئەبێ بۆی لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ کۆمەلگە لەگەڵ کلتورەکەی بگونجێت پایەیەکی تری بەردەوامبوونی ژیان تاکێک مرۆڤێک بێ بە تەندروست بژی بە ئاسایی بژی و ڕۆڵی هەبێت لە کۆمەلگەیە هیوا و ئومێدە ئەو کاتەی کە مرۆڤ هیوا و ئومێدی لەدەستدا ئیتر ناتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکات و حەماسی ئیشکردنی نابێت بۆیە یەکێکی تر لە ئەرکە هەرە سەرکیەکانی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بنیادنانەوەی هیوایە دروستکردنی ئامانجە گەشە پێدانی هیوا و ئومێدە لای تاک لای خەڵک لای قوتابی خوێندکار لای ئەو خەڵکانی کە کۆنتاکتیان لەگەڵا هەیە و بەرکەوتنی هەیە و کاریان لەگەڵا زۆر باشە اینجا توێژەرە کۆمەڵایەتەکان ئێستا لە زۆر شوێنی جیابوونیان هەیە بۆ تەنانەت لە ناوەندەکانی خوێندنیشە
توێژێری کۆمەڵایەتی بوونی هەیە بەم ڕۆژگارە بەرکەوتیانە بێت لەگەڵ چەنەها کەسایەتی جیاوازە کاک جەزا چۆن توێژەرانی کۆمەڵایەتی ئەتوانن بە شێوازێکی دروستانە مامەڵە لەگەڵ ئەو کەسایەتی جیاوازانەیە بکەن کە ڕۆژانە بەرکەوتیانە بێت لەگەڵیانە. بەڵێ زۆر ڕاستە. طبعاً زیاتر لە 1700 توێژەری کۆمەڵایەتی و دەرونی لە ناو ناوەندەکانی خوێندنە لە کوردستانە لە سەر میلاکی وەزارەتی پەروەردەکارەکەن کە لە وەزارەتی پەروەردە پیان وتر ڕێنماییکارانی پەروەردەی. ئەم 1700 کۆنتاکتیان هەیە لەگەڵ زیاتر لە 1 ملیۆن قوتابی و خوێندکار. 1 ملیۆن قوتابی و خوێندکار و کۆنتاکتیان هەیە لەگەڵ نزیکەی 1 ملیۆن خێزان کە ئەکاتە 1 لە سەر 3 کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان. توێژەری کۆمەڵایەتی لەگەڵ هەموو ئەمانە تەعاملەکە کە بێگومان سەدان و هەزاران فروقی فەردی هەیە، تەبیعەتی جیاواز هەیە، شخصیەتی جیاواز هەیە، بۆیە زۆر سەرکەوتوانە توانیویانە ڕۆڵ بگێڕن و توانیویانە سوود بگێنن بە زیاد لە 1 ملیۆن قوتابی خوێندکار. باشە جگەل لە ناچاری کاک جەزا من پرسیارێکم بۆ هاوبۆیە قسەیت کرد زۆر ئامارێکی جوانت پێوتین جگە لە بوارە ناچاریەکە قەزەیەکەکەوێتە دادگا ژنوپیا و ئەنێرنە لای توێژەری کۆمەڵایەتی یان توێژەرێکی دەرونی بەشک و پیاچوونەوەی بکەن بە بڕیارەکانیان ناو ئەبێ بە ناچاری بیکەن ئەم بابەتەوە یان توێژەری کۆمەڵایەتی لە ناو ناوەندێکی خوێندنە مناڵێک لاساریەک دەکات یان هەڵسوکۆتێکی نامەوەکات ئەی نێرە لای توێژەری کۆمەڵایەتی بوو بتوانێت وەکو خۆتەڵی گونجاندن دروست بکات لە نێو کۆمەلگادا وەکو کۆمەلگا ئەوروپیەکان ئێمە دانمان ناو بەکاری توێژەری کۆمەڵایەتیە. بەڵێ خۆشبەختانە مؤشری زۆر گەشتبینانە و ئیجابی هەیە. خۆشبەختانە ئێستا قوتابی و خوێندکار لە جیاتی ئەوەی مامۆستا و بەڕێوەبەر بینێرە بۆ لای توێژەری کۆمەڵایەتی و دەرونی خۆیان ئەچن ڕواتان هەبێ مبالەغە نییە کە لە چەندین قوتابخانە سەرگیراوە بۆ ئەوەی بچنە ژوورەوە بە لای توێژەری کۆمەڵایەتی. خۆشبەختە سەرگیراوە لە عەدادیە لە قۆناغی حەوبۆنەوەی بنەڕەتی. ئەمە هەم نیشانەی هۆشیاریی قوتابی و خوێندکار و تاکی ئێمەیە و هەم نیشانەی بەتوانایی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیە کە وایان کردووە قوتابی و خوێندکار خۆی بڕوات بۆ لای توێژەرەکەیان. باشە ئەو سەردەمانەی کە توێژەری کۆمەڵایەتی لە ناو ناوەندەکانی خوێندنانە بوو کاک جەزا لەگەڵ ئێستا کە لە ناو ناوەندەکانی خوێندنا توێژەری کۆمەڵایەتی بوونی هەیە چ جیاوازیەکی هەیە بۆ نمونە خۆ ئەو کاتانەش خوێندکار تووشی هەر کێشا بوو هەر گرفتێکیە بوو بەڵام شێوازی چارەسەرکردنەکان لە ڕابردووە چۆن بوو ئێستا چۆنەکە توێژەری کۆمەڵایەتی بوونی هەیە. پێش ئەوەی کە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی لە قوتابخانەکانە نەبووە یا ئێستاش کە هەندێک قوتابخانە نیەتی سەدان چیرۆکی ناخەژێن هەیە کە کەس نییە ئیشی لەسەر بکات. سەدان قوتابی ئەناڵێنێ بەدەست ئەوەوە کە کەسێک نییە گوێی لێ بگرێ. معلومی بەڕێستانە کە مرۆڤ لە کاتی خەمۆکیە لە کاتی دەردەدڵیە لە کاتی کێشا پێویستی بەوەیە کە تەنهایەکە گوێی لێ بگرێ. ڕاست گوێگرتن زۆر مهمە بۆ ئەو کەسانەی کێشیان هەیە. تەنها بە گوێگرتن لێیان ئیفاقەیەکی دەرونی بۆ ئەگەڕێتەوە شیفایەکی دەرونی بۆ ئەچێ مەناعی دەرونی بەهێزە بێ بۆیە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی سەرەتاییترین ئەرکیان کە گوێگرتنیانە لەو قوتابی خوێندکارانی کە گرفتیان هەیە و لە حتا لە دادگاکانیش ئەو ژنۆمێردانی کە کێشیان هەیە زۆر تینووی ئەوەن کە یەکێ گوێیان لێ بگرێ گوێ لە معاناتەکانیان بگرێ کە توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی لە دادگاکانە گوێ لە ژن و پیاوێکە گرێن کە گیرۆدەی کێشەکانیانن مەناعی دەرونیان بۆ دروستە بێ و ئیفاقەیەکی دەرونیشان بۆ ئەڕوا ئیسترخایەکی دەرونیش وەرەگرن کە دوای جار ئەمانە یارمەتی دەرئەبن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بۆ زاڵبوون بەسەر کێشەکانیانە. ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی ئەگەر باسی قوتابخانەکان بکەین باش تاکە هەزاران ئەمە مبالەغە نییە ئەم 1700 ڕێنماییکارە هەزاران کەیسی خەمۆکیان لایە کە قوتابی بە پۆنەی هۆکاری جیاواز هۆکاری جیاوازی خێزانی کۆمەڵایەتی خودی تووشی خەمۆکی بوون
هەزاران کەیسی خەمۆکیان هەیە کە توێژەرانی کۆمەڵایەتی کاریان لەسەر کردووە ڕێنماییان کردوون قوتابی خوێندکارەکە زاڵ بووە بەسەر خەمۆکیەکانیانە هەزاران کە ئابە و خەموخەفەت سەدان ئینتیحارمان هەیە ڕاست بەداخەوە کە وەزارەتی پەروەردە زۆر تەرکیزی نەقسی سەر ئەمانە هەموو توێژەرێکی کۆمەڵایەتی لە قۆناغی بنەڕەتی و لە قۆناغی ئامادەیی دیقەتی ئەم ئامارە بن هەموو توێژەرێکی دەرونی و کۆمەڵایەتی لە قۆناغی ئامادەیی و لە قۆناغی بنەڕەتی حەوبوونەوە کەیسی هەوڵدان بۆ خۆکشتنی لایە هەموو دانەیەک هەموو قوتابخانەیەک حاڵەتی هەوڵدان بۆ خۆکشتن و ئینتیحاری لایە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی ڕێنماییکارانی پەروەردەی سەدان قوتابی و خوێندکاریان لە ئینتیحار ڕزگار کردووە وایان لێ کردووە کە ئەو خوێندکاری لە جیاتی ئەوەی هەوڵ بدا بۆ خۆکشتن هەوڵ بدا بۆ بەدەستێنانی ئامانجەکانی هەوڵ بدا بۆ زاڵبوون بەسەر کێشەکانیە هەوڵ بدا بۆ گونجان لەگەڵ کێشەکانیانە ئەمە زۆر زۆر مهمە چۆن هەندێک نەخۆشی جستەیمان هەیە چارەسەری نییە هەندێک کێشەی کۆمەڵایەتی و دەرونیش پێویستی بە خۆگونجانە لەگەڵیدا توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی هەزاران قوتابی خوێندکاریان ڕێنمایی کردووە و قەنەعەتیان لا دروست کردوون کە بگونجێن لەگەڵ کێشەکانیانە بگونجێن لەگەڵ بارودۆخە کەیکە هەیەی وەزاڵ بن بەسەریا و بتوانن خۆیان بتوانن کێشەکانی خۆیان ساواتە توێژەرانی کۆمەڵایەتی ڕۆڵی ئەویان هەیە کە دەرگا داخراوەکان بە تایبەت لە ناوەندەکانی خوێندنا لە خوێندکاران بکەنەوە اینجا چەندە گرنگە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کاک جەزابۆ نمونە لەگەڵ خێزانەکانی ئەو خوێندکارانەیە بتوانن هەماهەنگی دروستکەن بۆی کە ئەو کێشەی کە لەلای ئەم خوێندکارە دروست بووە ئیتر هەر بابەتێک بێت هەر کێشەیەک بێت ئەمان بتوانن پێکەوە گرفتەکان کێشەکان بەڕێز و احترامێکی زۆر بۆ جوود و ماندووبوونی ڕێنماییکارانی پەروەردەی ناو قوتابخانەکان توانی و یانە کۆنتاکتێکی زۆر ئیجابی زۆر باش زۆر پتە و لەگەڵ خێزانەکانە دروست بکەن هەموو ڕێنماییکارێکی پەروەردەی قوتابخانەکان بەلای کەمەوە ساڵی 2 جار لەگەڵ دایک و باوکی قوتابی و خوێندکارەکان کۆبوونەوە ئەکا و کۆنتاکتی دروست کردووە جاو زۆر دایک و باوکێ ئەسڵەن هەر ناچێ بۆ کۆبوونەوەناڵێ چ گرنگیەکی هەیە من ساڵی 2 جار بچم بۆ کۆبوونەوەیە کە گەریەوەی هەیە هیچ گۆڕانکاریە گڕونە ڕێنماییکارانی پەروەردەی توانیویان ئەو حاڵەتە زۆر زۆر کەم بکەنەوە ئێستا ئەو حاڵەتەی کە دایک و باوک نەچێ بۆ قوتابخانەکەی زۆر دەگمەنە چونکە ڕێنماییکارەکە نەک جارێک کە بانگێشتێکە بە بانگێژنامەی ڕسمی 3 جار و 4 جار بۆی ئەنێرێتەوە بۆ ئەوەی هیچ خێزانێک نەمێنێ پەیوەندی لەگەڵ ئێستا بە فۆرمی ژەیە بە فۆرم بۆ دەنێرێ یعنی من بۆ خۆمان هاتووە ئەڵێ هەڵسکۆتی مناڵەکە لە ماڵەوە چۆنە زیاتر بەچی هەڵەچێ زیاتر بەچی هاتنی هەموو ئەمانە باکی ئەیاتەوە لەڕێی هەڵسکۆتی قوتابیەکەیەوە کاک جەزا توێژەری کۆمەڵاتی چییە؟ ینی باس لەو ساواڵین توێژەری کۆمەڵاتی بەس هەموو کەسێک توێژەری کۆمەڵاتیە تەنها دەرچوون لە بەشی زانستە مرۆڤایەتەکان بەشی کۆمەڵاسی دەتکا بە توێژەری کۆمەڵایەتی یان کەسانێکن ئەوەنە ئەزمموی ژیانیان بینیوە زۆر جار ڕەنگە خۆتان بەر ئەم بابەتە کەوت بن بڵێ فڵانە ڕیسپی ئەوەندە ئەزمموی بینیوە لە ژیانە بەقی دە توێژەری کۆمەڵایەت هەنە کێشە حەلکە بێگومان توێژەری کۆمەڵایەتی هەیەک پێویستی بە هاوکاری هەیە مامۆستایەک چۆن مامۆستایەک بە تەنیا ناتوانێت وا لە قوتابیەکان بکە کە سەرکەوتوو بن بێگومان پێویستی بە هاوکاری خێزانەکان هەیە دکتۆرێک بە تەنها ناتوانێت نەخۆشێک چارەسەر بکە پێویستی بە خێزانی نەخۆشەکە هەیە هاوکاری بکەن ڕێنماییکارانی پەروەردەی و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیش پێویستیان بە خەڵکی تر هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی قوتابیان و خوێندکاران بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژن و مێرد پێویستیان بە کەسانی تر هەیە بۆ هاوکاریکردن بێگومان ڕێنماییکارانی پەروەردەی پێویستیان بە خێزانەکان هەیە پێویستیان بە دایک و باوکی قوتابی و خوێندکار هەیە پێویستیان بە مامۆستایانی ئاینی هەیە پێویستیان بە ڕاگەیاندن هەیە ڕاگەیاندن ڕۆڵی گەورە ئەبینێ لە کەمکردنەوەی کێشەکان بۆ نمونە کێشەیەکی گەورەی وەکو مادەی هۆشبەر کە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی کاری زۆری لەسەرەکەن هەم لە بەشەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە چاکسازیەکان ڕۆڵی گەورە ئەبین توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی لە چاکسازیەکان واتە لە بەندیخانەکان ڕۆڵی گەورە ئەبینن لە دووبارە ڕاهێنانەوەی ئەوانەی کە بەهۆی مادەی هۆشبەرەوە
حکم دراون بۆ ئەوەی وایان لێ بکەن کە واز لە کێشانی مادی هۆشبەر بێن و بیان گەڕێنەوە بۆ کۆمەڵگا و حتا ڕێنماییکارانی پەروەردەی ناو قوتابخانەکان کاری زۆر گرنگیان لەسەر مادەی هۆشبەر کردووە. ئەمە پێویستی بە هاوکاری خەڵکیکە هەیە، پێویستی بە هاوکاری ئەعلام هەیە، پێویستی بە هاوکاری مامۆستایانی ئاینی هەیە، پێویستیان بە هاوکاری خێزانەکان هەیە. بێگومان توێژەرانی کۆمەڵایەتی و ڕێنماییکارانی پەروەردەیی اعتیمادی گەورە ئەکەنە سەر خەڵکیکە بۆ هاوکاریکردنی کارەکانیان، چکە بە تەنها ناتوانن ئامانجەکان بەدی بێن. باشە کاک جەزا لە ئێستا هاوڵاتیان بەگشتی تا چەند متوانیان بە توێژەرانی کۆمەڵایەتیە لە دام و دەستگا جیاوازەکان لە ناوەندەکانی خوێندن. بۆ نمونە من مناڵەکەم ئەگەر کێشەیەکی هەبێ لە خوێندنگەکەی ڕاستەوخۆ بچم بە توێژەرەکە بڵم یاخود نەخێرەڵام ئەبێ بچم بۆ لای بەڕێوبەرەکە بەس ئەو کێشەکەی پێ چارە سەرەکرێ و پێی حەلەکرێ. ئێستا ئەم گۆڕانکاریانە چۆنە؟ پرسیارێکی گرنگ بوو. بەڕاستی لە ڕابردووە دایک و باوک کە ئەچوون بۆ قوتابخانە یەکسەر ئەچوون بۆ لای بەڕێوەبەر و ئەیان ویست بەڕێوەبەر ببینن. بەڵام ئێستا لەگەڵ ئەوەی کە ئەیانەوێ بەڕێوەبەر ببینن بەڕاستەوخۆ ئەشانەوێت توێژەری کۆمەڵایەتی و دەرونیەکە ببینن، ئەیانەوێ قسەی لەگەڵا بکەن. یعنی زۆر خێزان هەیە ئەوانی کە ئیمکانیەتی مادیان باشە هەر بە تەنیا ڕێنماییکارێکی ئەوە خێزانیان گرتووە بۆ مناڵەکانی خێزانەکانیان و لە قوتابخانە ناحکومیەکان، لە قوتابخانە ئەهلیەکان دایک و باوک کە ئەچێت زۆر مەبەستێتی بزانێ ئەو قوتابخانەیە ڕێنماییکاری پەروەردەیی هەیە، توێژەری کۆمەڵایەتی دەرونی هەیە یان نیەتی. و زۆر زەحمەتە دایک و باوکێک مناڵەکەی خۆیان بخەنە قوتابخانەیەک کە ڕێنماییکاری پەروەردەییتیانە بێ. باش ئێستا ئێستا باسی خوێندنگامان کرد، باشە باسی دادگا و قەزامان کرد کامانە توێژەری کۆمەڵایەتی زۆر ڕۆڵی گرنگیان هەیە لەم ناوەندانەیە. دوایین پرسیاری منەوەیە کاک جەزا، خەڵک قسەیەکی جوانەکە وتە دەسا خەڵک ئایلە هەیە توێژەری کۆمەڵایەتی گرتوانی لەواچە لە بەرامبەر ڕەپارێکە مانگانە ڕۆژانە ڕاوێژی لەگەڵا بکە گەیشتوینەتە ئەوەی کە بەڕاستی جارانیان و دەگەر کەسێک بچێ بۆ لای توێژەرێکی دەرونی یان توێژەری کۆمەڵایەتی نیشانی پرسیار و سەرسوڕمانە لەسەرماندانە، ئەنی پەرژینێ بە لە ڕێبینەرەکانمان ئەنوت بەخوا کاکەوە چێ بەس کەسانێکی ناکامڵ سەر لەمانە ئەیەن. بەڵام بە پێچەوانەکەی ڕاستە ئینسانی کامڵ ئەبێ پەنابەرەتە بەر توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بۆی بتوانە ڕاوێژان لەگەڵاکە. ئێستا گەیشتوین بەوە بێگومان مرۆڤێک کە هۆشیاری کۆمەڵایەتی بەرز بێت ئەچێتە لای پزیشکی دەرونی و ئەچێتە لای توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی. هەروەکو چۆن کەسێک ئەگەر هۆشیاری سەحی بەرز بێ کە تووشی نەخۆشیێکی جەستەیی بوو زوو ئەچێ بۆ لای پزیشک. بە هەمان شێوە مرۆڤێکی تریش ئەگەر لە ڕووی ڕۆشنبیری و ئاستێکی باڵا بێ ئەگەر تووشی گرفتێکی کۆمەڵایەتی و دەرونی بێ ئەچێ بۆ لای توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بۆ وەرگرتنی ڕاوێژ. خۆشبەختانە ئێستا ئەو دیاردەیە بەڕاستی بە شێوەیەکی زۆر ئیجابی هەیە. ئەگەر دیقەتە نابێ عیادەی پزیشکە دەرونیەکان زۆر قەرەباڵخە، زۆر قەرەباڵخە. پزیشکی دەرونیمانەیە لەم شارە بە 2 هەفتە سەرەی بەرناکەی و کەسێک کە ئەوێ بچێ بۆ لای. وەکو عەرزم کردن توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی ڕێنماییکارانی پەروەردەیی لە قوتابخانەکان قوتابی خوێندکار سەرە ئەگرن بۆ ئەوەی بڕۆن ژوورەوە بۆ لای ڕێنماییکارەکەیان. جاری وا هەیە بە 3 ڕۆژ بەری ناکەوێت چێ ڕێنماییکارەکەی ببینێ، کە مەعلعیلم سەرەتا قوتابی خوێندکار ڕووی نەئەهاو بچێ بۆ لای ڕێنماییکارە پەروەردەییەکان توێژەرە کۆمەڵایەتیەکان. بەڵام ئێستا ئەوە بەڕاستی بووە بە نیشانەی بەرزی سەقافەت، مرۆڤی مسەقف ئەچێ بۆ لای پزیشکی دەرونی و مرۆڤی مسەقف ئەچێ بۆ لای توێژەری کۆمەڵایەتی و دەرونی. دەستەکانە سەرۆکی کۆمەڵی کۆمەڵناسان و دەرووناسانی کوردستان زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەناب. ئێمە ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی بەڕاستی بەرزە نرخێنی پیرۆزبای ئەم ڕۆژیان لەکەین پێیان دەڵێن ڕۆژێکی نوێ ماڵی خۆیان. ئەگەر ئێمە دەستمان ناگا گەل لە ڕێی کاک جەزاوە دەستمان پێتان ناگا خۆتان پەیوەندیمان پێوە بکەن گەورەی بنوێنن بۆی بێنێرە تۆرێکتان لەگەڵا باسکەین و بتوانین خزمەتە بکەین بە من جارێکی کە ئەمەوێ پیرۆزبایەکی گەرم پیرۆزبایی یەکە پڕ بێ لە ڕێز و نرخاندنی
ماندووبوونی ڕێنمایەکارانی پەروەردی و توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی پیرۆزبایەکی گەرمی ئەم ڕۆژیان لە یەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بێت. زۆر زۆر سپاس بۆ تۆ دووبارە کاک جەزا ماندوو نەبی دەستخۆش.